مەراسیمی ئیمزاکردنی گرێبەستی دابینکردنی دایکانەی هێلکەی خواردن و دابەشکردنیەتی لەسەر ئاستی عێراق بەسەر خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە. ئێمە دەتوانین دایکانە بفرۆشین بە هەموو بەشەکانی عێراق و هەروەها ئێمە خۆمان چێرگەی داکانەمان دەبی بۆ ئەوەی بتوانین جوزەڵەی هێلکە بۆ هەموو عێراق دابین بکاتن و ئەمە زۆر گرنگە. ئێمە تەبعاً لە هەمان کات ئێمە ئەجدادی گۆشتمان هەیە، ئەمە دەبیت هەنگاوەکی مهم بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاسایشی خۆراک دابین بکەین و ئێمە دابینی بەردەوامی جوزەلەی هێلکە بکەین بۆ هەموو عێراق. لا بەشێکی دیکەی مەراسیمەکەدا لە پای هەوڵ و ئەو پاڵپشتیانەی پێشکەشی خاوەن پرۆژەکان و بە بازارکردنی بەرهەمی خۆماڵی کردوویەتی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. ئەو ڕوئیایی کە ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵدامان ڕشتووە بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆیی ئامانجی خۆی بپێکێ و من زۆر سوپاسی جەنابی دکتۆر سەلاح کاکاروان کە منیان دەستنیشان کردووە کە وەکو وەزیرێک پاڵپشت بوومە لە کابینەینەوە، بەڵام بە دڵنیاییەوە ئەرکی سەرشانی خۆمە من ئەوەندەی کە پێم بکرێ پاڵپشتیەکانم زیاتر دەکەم. زیاتر لە 100 کەسایەتی و خاوەن پرۆژەی پەلەوەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و دەرەوە بەشدار بوون لە مەراسیمەکە. بڕیاریشە ماوەی 2 ڕۆژ درێژە بە چەند پرسێکی گرنگ بدەن و چەندین بابەتی زانستی و سیمیناری گرنگ لەسەر پرۆژە پەلەوەریەکان پێشکەش بکەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.